با بڕیاری جێگری سەرۆکی حکوومەت کارکردن لە زۆربەی پرۆژەکانی پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین دەست پێ دەکاتەوە و ئەنجومەنی وەزیرانی هەرێم بودجەی پێویست بۆ جێبەجێکردنیان دابین دەکات. باش بڕیارەکە و لە ئەنگاوی یەکەمدا کارکردن لە چەند پرۆژەیەکی گرنگ و ستراتیژیدا دەستی پێکردووە و بڕیارە لایەندەیەکی نزیکدا قۆناغ بە قۆناغ کارکردن لە زۆربەی پرۆژەکانی تر دەست پێ بکات. بەڕێوەبەری کاروباری یاسایی لە پارێزگای سلێمانی دەڵێت شتێکیان بۆ دەستپێکردنەوەی پرۆژەکان ئامادە کردووە و باپێی گرنگیان کارکردن لە پرۆژەکاندا دەست پێ دەکاتەوە. بە بڕیارێکی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران سێ پرۆژەی ڕئیسی لە ناو سنووری پارێزگای سلێمانی کە پرۆژەکانی پردی کۆبانیە بەدەمی خەسخانەی 400 قەڵەوێرەیە کە پێڵەن مامۆستایان یەکتر بڕی مامۆستایان لەگەڵ ئەوەی سەرجادەی 6 مەتری نزیک فامیلی مۆڵ ئەویش یەکێکە لە بەرزە پردەکان کە ئەکوێتە بواری جێبەجە کەوتو چێتە بواری جێبەجەکردنەوە ئێستا لە کارکردنان بە هەمان بڕیار و بڕیارێکی وەزارەتی دارایی کە پارێکی تریش بۆ کۆمپانیاکان سەرفەکرێت و سەرجەم پرۆژەکانی ترکە لە ناو ئەکوێتە سنووری پارێزگای سلێمانیەوە بە پێی ڕیزبەندیان ئەکوێتە بواری جێبەجێکردنەوە. لە ناوەڕاستی ساڵی 2014دا و بەهۆی سەرهەڵدانی قەیرانی دارایی کارکردن لە زۆربەی پرۆژەکانی هەرێمی کوردستان ڕاوەستا، بەڵام بەم دوایە و لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت و زیادبوونی داهاتەکانی هەرێم بڕیاری دووبارە بەگەڕخستنەوەی پرۆژەکان دراوە. سەرۆکی لقی سلێمانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان دەڵێت بڕیارەکە سەرەتایەکی باشە بۆ شکاندنی ئەو بەستەڵەکەی کە زیاتر لە 3 ساڵە قەیرانی دارایی دروستی کردووە. دەستپێکردنەوەی پرۆژەکان گرنگیەکی زۆری هەیە بۆ بازار، خەڵکێکی زۆر هەلیکاری لە دەستدا بوو، خەڵکێکی زۆر زەرەرۆمەند بووە لە ڕێگەی ئەو پرۆژانەوە کە وەستاوە. هەموو پرۆژە و ئیشێکیش کاتێک کە دەست پێکاتەوە خەڵکێکی زۆر سوودی لێ ئەبینێ. بەو تەفاهمەی ساڵی پار ئێمە کردومانە لەگەڵ حکومەتا و لەگەڵ باڵای بەڵێندەران لە هەولێر لەگەڵ ئەنجومەنی وەزیران کە مانگانە بڕەپارەیەک سەرف بکرێ بۆ پرۆژەکان و ئەوە بۆ ماوەی 3 مانگە دەستی پێکردووە و ئەم مانگە کەیەتەوە 4 هەمۆجبەیە لە هەموو بوجەکان پارەی بۆ سەرف بکرێ و داوامان کردووە لە کۆبوونەوەی ناوەڕاستی ڕەمەزانی ئەم ساڵ بە 6 کتاب لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت کە ئەو پرۆژانە چەندێک ئەکرێ یەکێک لە نووسراوەکان پارە زیاد بکرێ پرۆژەی ئیستراتیجی ئیحتیمامی پێ بدرێ. هەندێ ئاو و کارەبا و ئەولەویات هەیە، بڕیار وایە کە جوابەکان ئیجابی بن. بەگەڕخستنەوەی پرۆژەکان و ئەنگاوەکانی چاکسازی سەرەتای چەند ئەنگاوێکی نوێی حکوومەتە بۆ کەمکردنەوەی قەبارەی ئەو قەیرانە دارایی کە ماوەی زیاتر لە 3 ساڵە کێشەی گەورەی لە بەردەم بژێوی ژیانی هاوڵاتیاندا دروست کردووە. لە 3 ساڵی ڕابردوودا و بەهۆی قەیرانی داراییەوە بە سەدان پرۆژەی گرنگ لە هەرێمی کوردستان کارکردن تیاندا ڕاوەستاوە و بە سەدان کۆمپانیاش مایەپوش بوون. ئێستا کە بڕیاری بەگەڕخستنەوەی پرۆژەکان دراوە چاوەڕێ دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا جم و جوڵێکی نوێ لە بازاردا دروست بێت و بازاران هەلی کار بڕەخسێندرێت. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.